بڕەپارێتە دادەچەوە برادێ پڕ چاو لە گریان بوو گریا چی بوو؟ کوردستان زوریاگەدم بۆ لەکەوبانە هیچ ناکەم بەس مناڵێکمان ئیشەکە خۆم نەخۆش بەس داواکەم هەموو کورد هەموو خەڵکی عێراقی یارمەتی کوردستانی سووریا بدەن ئەمە ئێم بردێمان قەماوەوان جوال لێ قەماوە تا بتوان یارمەتیان بدەن زۆر پیاوەتی زۆر چاکەیە ئەبێ ڕۆ لەوانە بەیانی لێمەیە بۆ هەموو کورد هەر چوار پارتیە کوردستان پێویستە یارمەتیان بدەن خاڵەکان بینیم کە ئەو کاتێوە ئەو بڕەپارێتە دادەچەوە برادێ پڕ چاو لە گریان بوو گریا چی بوو؟ کوردستان زوریاگەدم بۆ لەکەوبانە بۆ لەکەوبانە ژوورە یارمەت بە گوناحت بەواز بە گوناحت تالا من جیانەکەم هاوکاریان بکات دەست باز یا ڕەبی خوا سەریان بخات چی تێ بۆ خەڵکی کەرکووک داواکاری چیان لێکرد؟ لاون داواکەم هاتی دەستیان بیکەن ئەمڕۆ لە قەومان ئەوانە بانێ دانێ مەبنان کوردستانی باکوور باشوور هەمووی فەرقیان چییە؟ ڕۆژەڵات هەموو یەک پوردە خۆ فەرقیان نییە هیچ فەرقێرە نایانە نییە ئێمە خۆمان دروستمان کردۆن لەکەوە ێبە هەمومان کوردانە هەوڵ دەین بۆیان وێ بەڕاستی کوردانە هەوڵیان بۆ بدەین بەخوا منەوە نتوانام بۆی هەمووی ئەوەی هەمان بۆ بۆیانمان هاوردووە